خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕاماتان پێشکەش دەکەین. هەڵبەتە هەتا لەسەر ئەو دۆخە ئاڵۆز و چەقبەستووە گفتوگۆ بکرێ و قسە بکرێ و ڕێگە چارەکانی هەڵسەنگاندنی بۆ بکرێت کەمە بۆ ئێمە بەرچاوی خۆمان ڕوون و ڕاست و ڕەوان لێ دیار بێت. دۆخێکی چەقبەست و لە هەرێمی کوردستان هەیە پەیوەندی سیاسەکان لە دۆخێکی ئاڵۆزدان کە هەندێک وا وێنای دەکەن لە 31 ساڵی ڕابردوودا لە 35 ساڵی ڕابردوودا هەندێک ئەوترێت بەو شێوەیە نەبووە. بەڵام هەندێکیشەی جێڕنەوە بۆ ئەوی کە قۆناغەکە کە قۆناغێکی تازێ و پێویستی بە خۆگونجاندن و پێویستی بە تێگەشتنی تازە هەیە. میوانەکانی ئەم شەوی پانۆراما هەرێک لە بەڕێزان بەڕێز دەشتی عەبدوڕەحمان چاودێری سیاسیەکان دەشتی بەخێر بێت، هەروە بەڕێز دکتۆرە دریڤان عەبدولقادر مامۆستای زانکۆی دکتۆرە زۆر بەخێر. زۆر سوپاس بۆیە. کاک دەشتی بۆی نەبێتە پیاو سالاریە مالە دکتۆرەوە دەست بکەین. دکتۆرە هەڵسەنگاندنی بەڕێزت یعنی و پرسیارێکی مەتاتیە ینی بەڕاستی بەڵام هەڵسەنگاندن بۆ دۆخی ئێستا چۆن لە تێڕوانینی مامۆستایەکی زانکۆ چۆن هەڵسەنگاند بۆ دۆخەکەی؟ سپاس کاکزانە سڵاو ڕێزم هەیە بۆ بەڕێستان و بۆ بینەران. وەڵاهی ئەگەر بمانەوە هەڵسەنگاندن بۆ ئەم دۆخەی ئێستا بکەین دۆخەکە ئەتوانین لەسەر چەند ئاستێک هەڵسەنگاندنی بۆ بکەین، چی لەسەر ئاسی نێودەوڵەتی بێت، چی لەسەر ئاسی ئیقلیمی بێت، چی لەسەر ئاسی ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن لە هەموو ئاستەکان ئاڵۆزیتایە و وەزعێکی نالەبەر هاتوۆتە پێشەوە، چی لەسەر ئاسی نێودەوڵەتی کە ئەبینین لە زۆربەی زۆنەکان کوردستان بەڵێ هەموو ئەمانە کە من ئەڵێم لە چەند ئاستێک وەزعەکان نالەبارە و بارودۆخەکە بەباشی هەڵناسەنگێنی چونکە هەمووی کاریگەری هەیە لەسەر ناوخۆی هەرێمی کوردستان و بە تایبەت ئەگەر مەبەستان پێکهێنانی پرۆسی سیاسی پێهێنانی حکوومەت بێت لە پرۆسی سیاسی هەرێما ئەمانە هەمووی ڕنگدانەوەی هەیە لەسەر ئەو دۆخێکی ئێستا هەرێمی کوردستان تایەتی ئەپەڕێ. ئەم هەموو جەنگی کە ئێستا هەیە ڕاستە بە تەواوەتی ئەعلان نەکراوە بڵێن جەنگی جیهانی سێهەمە، بەڵام لە زۆربەی ناوچەکان ئەبینین جەنگ هەیە. جەنگی ئۆکرانیا و رووسیا هەیە، جەنگی ئێران و ئیسرائیل و جەنگی لوبنان و ئیسرائیل، جەنگی نازانم دوێنێ بۆتە ئەفغانستان و پاکستان. یعنی هەموو ئەمانە کاریگەری هەیە لەسەر وەربینە سەر لە ڕووی ئیقلیمی ئەو شەڕی کە ئێران بەڕاستەوخۆ پەیوەندی لەسەر کاروباری ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان هەیە. اینجا عیلاقاتی حکوومەتی هەرێم بە حکوومەتی ناوەندەوە ئەو تێنەگەیشتنانی کە چەندین ساڵ هەیە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا لەبەر ئەوەی دەستورێکی وازحمان نییە لە هەرێمی کوردستان، هەر دەستورمان نییە لە هەرێمی کوردستان کە پەیوەندیەکان ڕێک بخاوە لە لایەکی ترەوە یاسای ڕێخستنی هەرێمەکان دەرنەچووە و بابەتی نەوت ڕێک نەخراوە بە یاسا. هەموو ئەمانە ئالنگاری دروستەکان و کێشە دروستەکان لە پەیوەندیەکانە و دینە ناوخۆی خۆمان وەکو هەرێمی کوردستان ئەبینین بە زاهری ئەوەی کە پێی ئەوترێ هەرێمی کوردستان هەرێم سیستەمی دیموکراسیە و لە ڕووی حیزبەتی و سیستەمی فرەحیزبیە. لە ڕێگای ئەم فرەحیزبیەوە هەڵبژاردن ئەکرێت و حکوومەت پێک ئەهێنرێت. بەڵام ئەوەی کە زیاتر ملاحەزەمان کردبوو لە دوای ڕاپەڕینەوە و دامەزرانی حکوومەتی هەرێمەوە زیاتر لە جووت حیزبی لە سیستەمی جووت حیزبی خۆی ئەبینیەوە. دواتر وردەوردە حیزبەکانی تر گەشەیان کرد و وجودیان هەبوو لە ساحەی سیاسی لە هەرێمی کوردستان بوو بە فرەحیزبی، بەڵام ئەم فرەحیزبیە لە ناکاوە بووە هۆکارێک بوو ئەوەی تاک حیزبی سەر هەڵبدا. تاک حیزبی ڕاستیەکەی خۆی پرۆسی سیاسی ئەگە بە ڕێگە ڕاستەکەی خۆی بڕوە ئەبێت لە هەموو جیهانە وا بووە لە هەموو ئەگەر مێ بگەڕێنەوە بۆ مێژوو لە سیستەمی پاشایەتی ڕەهاوە هاتوو بۆ پاشایەتی سنووردار و دواتر ڕۆڵی پاشایەتی نەماوە و دیکتاتۆریەت نەماوە، تاکڕەوی و خۆسەپاندن نەماوە بەرەو جووت حیزبی و دواتر بەرەو فرەحیزبی و دیموکراسیەت ڕۆیشتووە. بەڵام ئێمە لێرە ئەبینین بە حکمی ئەو ماوەی کە تێپەڕیوە لە هەرێمی کوردستان لە ئەو چەندین حکوومەتی کە پێک هێنراوە و هەڵبژاردنانی کراوە خەڵک و چاودێرانی سیاسی
ئەنواعی ملاحەزاتیان هەیە تێبینیان هەیە لەسەر پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بۆیە ئەیبینی یعنی ئێستا من بۆ خۆمەک و مامۆسایەکی زانکۆ لەم ماوەی ئەخیر وام ئەبینی کە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەراو تاکڕەوی و تاک حیزبی ئەڕۆیشت بۆیە ئێستا ئەم وەزعەوە لەوە ئەچیەکێتیش هەمان ئەو قەناعەت هەرچەند من خۆم ئەندامێکی سەرکردایەتی پێشووی یەکێتی و یەکێتیش لەواچی ئەو تێگەیشتنی هەبوو بێ بە واقعەکە بۆیە ئێستا ئەبینی لە ڕێککەوتن یاخود لە بۆ پێکهێنانی حکوومەت کۆمەڵێ تێبینیان هەیە و ئاستەنگ دروست بووە لە دروستبوونی ئەوە بەوردی باسەکەین زۆر باشە دەست خۆش بە دکتۆرە پانۆرامایەکی جوانت باس کرد کاک دەشتی دەتێڕوانینی تۆیە مەسەرەن تێگەیشتنت بۆ ئەو دۆخە چییە تێڕوانینی تۆ ڕیای تۆ بۆ ئەم دۆخە پێت وایە دۆخێکی زۆر ئاسایی و وەکو هەندێک کەوترێ سیاسەتە و لە چوارچێوەی ئەو ململانیانە هەیە یاخود دۆخێکی ئەکرێ بڵێ نائاساییە لەسەر و مەسلەی ئاسایی بوونەوە سەیر دەکرێت دەستان خۆشکاکسانە سلااو لە بینەرانی ئەزیز و بەڕێزی کورسان نیوز سلااو لە میوانە بەڕێزەکەتان خوشکی ئەزیزم دکتۆرە دریڤان پرسیارێکی زۆر جددیە لە ڕاستیە لە تێڕوانینی من و لە ئەو پێشاتانی کە ڕوودەدەن لە ناوچەکەەوە لە ناوخۆی کوردستاندا دەست خۆش بۆ دکتۆرە ینی پانۆڕامایەکی باشی پێشکەش کرد هەرسەنگاندێکی باشی کرد لە ڕووی دەرەوە و ناوەی هەرێمی کوردستان بە شێوازێکی کە من ئەگەر تعبیر لەم دۆخەی ئێستا بکەم ئێمە دەبێ هەڵسەنگاندن بۆ دۆخی هەرێمی کوردستان بکەین لە دەرەوە لە ڕووی پشتیوانیەوە و دۆخی هەرێمی کوردستان لە ناوخۆی خۆماندا بۆچی لەبەرەوەی عادەتەن مانەوە یاخود نەمانەوەی هەر سیستەمێک هەر حکوومەتێک هەر قوارەیەک بەندە بە دوو هۆکارەوە هۆکاری دەرەچی و هۆکاری ناوخۆی ئەوەی کە هەیە لە ناوخۆی خۆماندا لە ڕاستیە ئێمە ئێستا لە دۆخەکان بەناو چەندین کێشە و قەیرانی جۆرا جۆردا گوزەر دەکەین و لە سەروی هەموو شێوە ئێمە لەم ساتە وەختەی کە ناوچەکە و جیهان بە چەندین گۆڕانکاری خێرا و مەترسیداردا تێدەپەڕێ خاوەنی دام و دەستگای یاسایی و دەوڵەتی نین ساڵێک و 6 مانگە بەسەر پێکەنا بەسەر هەڵبژاردنە تێپەڕێەوە تا ئێستا حکوومەت پێک نهاتوە پەرلەمانمان کارانیە و بە فعلی جۆرێک لە تەطبیقکردنی سیستەمی دوو ئیدارەی هەیە لە کوردستانداوە ئەجەندای جیاواز هەیە و ناکۆچیەکان تەنها شەڕ و ململانی سەربازی تێدانیە دەنا لە شەڕێکی زۆر قورسانین لە دوای شەڕی ناوخۆ بەم ئەندازەی ئێستا دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی ناوخۆی خۆیەوە دۆخێکی واشێوە و زیان بەخش نەبوو بۆ پرۆسی سیاسی و پرسی حکومڕانی و پرسی نەتەوەی کورد لە کوردستانە ئەمانە هەمووی بەڕاستی دەلالەتی ئەوەن یاخود دەتوانین بڵێن کە ئێمە لە کوردستاندا حیزب و لایەنە سیاسیەکان کە دواتر لە درێژەی بەرنامەکە دەدەینە سەرەوە کە تاوانباری سەرەکی چێەوە هەڵسەنگاندن بۆەوە دەکەین کە چێ خەتاباری سەرەکیە و بە شێوازێکی ڕێژەی هۆکاری ناوخۆیمان دروست کردووە بۆ خەتەر دروستکردن لەسەر قواری هەرێمی کوردستان هەڵبەتە لە دوای ڕاپەڕین و ئازادبوونی ئەم پارتیەوە لە زۆر قۆناغیکە ئێمە هۆکاری ناوخۆیمان داوەتە دەست بەڵام پشتیوانی نێودەوڵەتی هەبووە پارێزگاری لەمانەوەی ئەم قوارەیە کردەوە ئێستا خەتەرە چەند پێشهاتێکە بووە لە چەند ساڵی ڕابردوو و لە ئێستاش کە زۆر زۆر خەتەر بووە کە خەریکە هۆکاری یان دەتوانین بڵێن هۆکاری دەرەچی دروست بوو بۆ نەمانی پشتیوانی لە قواری هەرێمی کوردستان من بەڕاستی دەمێ بگەڕێمەوە بۆ ساڵی 2022 و لە کاتی هەوڵەکانی جینین بلاسخاردەوە دەست پێ بکەم کە نێردەی تایبەتی نەتەوەی کورتەکان بەڕاستی ژنێکی زۆر دڵسۆز بوو بۆ کورد بۆ قواری هەرێمی کوردستان یعنی ئەم ژنە زۆر پەلە پرۆزەی بوو لەوەی تێمان بگەێنێ کە خەتەرێک هەیە لەسەر پرسی قەومی کورد ینی داوای دەکرد بە پەلە هەڵبژاردن بکەین و هەڵبژاردن بکەینە وەسیلەیەک بۆ پێکەنانی حکومەت و بۆ دروستکردنی پەرلەمانێکی کارە بۆچی ینی لەم ڕوانگەوەی ئێمە ئەگەر پلانێکی دەرەچی شەبێ لەسەر هەرێمی کوردستان بۆ نەمانی قوارەکەمان ئەگە لە ناوخۆی خۆماندا ناوخۆیەکی ڕێک و پێک و پتەومان هەبێ گرتوبین ئەمە جۆرێک لە جۆرەکان دەبێتە ڕێگر لە هەڵۆشاندنەوەی ئەو پیلانانێکەدا دەندرێ بەرامبەرمان بەداخەوە ئەم ژنە ساڵێک لە تەمەنی کارەکەی خۆی لە عێراق درێژ کرد و بڕواکە بەشی زۆری بۆ مەبەستە بوو بەڵام بە قسەمان نەکرد هێز و لایەنە سیاسیەکان لە کوردستان بە قسەمان نەکرد باشە کار پێت وایە ئەمە هێز و لایەنە سیاسیەکان کە مثلن ئێڵێ ئەوانەی کە درێک بەو مەترسیانە ناکەن ینی ئێمە دەبێ بین لێرە لە بەرنامێکی ئاوا بۆیان باسکردیان خۆیان باشتر دەزانن ناوەندیان هەیە علاقاتی مخابراتی هەیە دەستخۆش کاتمان هێشتا زۆر لە بەردەستماوە دەکرێت دواتر ینی زۆر گرنگە قسە لەسەرەوە بکەین کە کاملایان ینی بەرپرسە لە دروستبوونی ئەم دۆخ بەڵام من دەبێت ینی چەند هۆکارێکی باس بکەم لە نەمانی ئەم پشتیوانە نێودەوڵەتیانەکە بۆتە خەتەر لەسەر قواری هەرێمی کوردستان بەداخۆ دووەم پێشات ینی پێشاتێکی نزیکە ڕاشکاوی
تۆمباراکی نێردەی تایبەتی ئەمریکایە لە سووریا و عێراق لە سەبارەت بە پرسی کورد و بەڕاشکاوەرە ناشارێتەوە کە لەگەڵ حکمی خۆجێیی و لەگەڵ فیدرالیەت و هیچ یەک لەم بابەتانە نییە بۆ کورد و بۆ پێکاتەکانی تریش لە ڕابردوودا بەشێکمان پێمان وا بوو ئەمە ڕای شخصی خۆیەتی لەژێر تەسیراتی وڵاتانی داگیرکەری کورد ئەم قسانە دەکامە تابیر لە سیاسەتی ڕسمی ئەمریکا ناکە بەڵام لە ڕاستیە هەڵۆشاندنەوەی بەڕێوەبەری خۆسەر لە ڕۆژاوای کوردستان و تێکەڵکردنەوەی هێزەکانیان لەگەڵ حکوومەتی تازە دروستبووی سووریا وەڵامێکە بۆ ئەوەی نەخێر ئەمە سیاسەتی ڕسمی ئێستای ئەمریکایە و بەداخەوە دەتوانین بڵێن ئەمریکا لە ئێستادا ڕێک پێچەوانەی ڕابردووی کاردەکە سەبارەت بە پرسی گەلان چووکە لە ڕابردوودا تایبەت لە دوای جەنجی جیهانی یەکەم و یەکە لە شانازیەکانی ئەمریکا یەکە لە جوانیەکانی ئەمریکاوەیە کە پشتیوانی مافی گەلانی ژێردەستە بووە و بە تایبەت لە ساڵی 1970 کاتێک کە دێتە ناو هەوپەیمانێتی رووسیا و ئەفو بەریتانیا و فەڕەنسا لە جەنجی جیهانی یەکەم یەکە لە مەرجەکانی ئەوە دەبێت کە مافی سەر بەخۆی بدرێ بەگەران بەڵام ئەم شێوازە تەعاملکردنەی ئەم کابینەی ترەمپ وە هاوبەشەکانی دەرخەری ئەوەیە کە گۆڕانکاری لە مەیان ڕوویداوە و پێشاتێکی تر ئەگە متابعە بکەن لە ڕابردوودا لە سەروبەندی پێکێنانی حکوومەت لە هەرێمی کوردستاندا بەشی زۆری ئەرکەکە دەکەوتە ئەستۆی کۆنسۆلیەکان و نێردە نێودەوڵەتیەکان ئەوڵێکی زۆریان دەدا فشارێکی زۆریان دەکرد ئەم هەوڵ و جدیاتە نادینینەوە لۆک بڵێ دەستیان لێ بەردابێتی و ساڵی 2023 کاکزانە ئێمە لەم ستۆدیۆ مقابلەیەکمان کرد لەسەر راپۆرتێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکا باز لە ڕەوشی ئازادی دەکات لە هەرێمی کوردستان زۆر بەخراپی باز دەکات ڕزایەتی ئەو لێرە دەتوەستێنم بۆی بڵین بچینە سەر بابەتێکی تر لەسەر پەیوەندە نیشتیمانیەکان بەڕێز دکتۆرە مەسەلەن ئەم ئەوەی کاک دەشتی باسی دەکات مەسەلەن پێت وایە ئێمە دەبێت خۆمان بەرژەوەندێک دروستکەین بۆ بەتایبەت بۆ ئەمریکا ڕاستیەکەی مەسەلەن جینا وڵاتانی ئەوروپا لەسەر مەسەلەی پرسی مافی مرۆڤ لەسەر پرسەکانی دیکە هەمیشە هەمانگ بوون و هاوکار بوون و داواکاریشیان هەبووە مەسەلەن لە راپۆرتەکانی ڕابردوویاندا یان بەڕاستی ئەو ناوەندێتی ئەوەی پێوەترێت مەرکەزیەتەی کە تۆمبارک لە سووریا دەستی داوەتێ و لە شوێنەکانی تر چاوی لێ جێبەجێبێ ئێمە لەناو ئەو شەپۆلەداین و توزان بڵم درکمان پێی نەکردووە یان هێشتا ئازارەکەیمان پێدەگەیشتووە. کاکزانە من دەستخۆشی لە کاک دەشتی یەکەم بۆ ڕوونکردنەوەی بەفعلی هەندێشتی باس کرد واقعەن وایە بەڵام ئێمە ئەگەر بین لە ڕووی مافی مرۆڤ و ئازادی گەلان و پشتیوانی گەلانی ئەم ناوچەیە سێری هەڵوێستەکانی وڵاتە زلهێزەکان بکەین نەک تەنها ئەمریکا تەنانەت رووسیا و چین و هەموو ئەو وڵاتە زلهێزانی کە هەنووە وڵاتە ئیقلیمەکان پەیوەستە بە بەرژەوەندی سیاسی و اقتصادی و جوگرافی و ئەوانەی خۆیانەوە زیاتر ینی خۆشببختانە کورد لە مەرحەلەیەکە لە قۆناغێکە پێشتر کە دیموگرافیای ئەم ناوچەیە وەکو ئێستا گۆڕانکاری زۆر چی لە ڕووی جوگرافی چی لە ڕووی دیموگرافیا دروست بووە حکوومەت ڕووخاوە حکوومەتی نوێ تەشکیل بووە لە سووریا لە ئێران وەزعەکە ئەبینین چۆنە ینی دەسەڵاتەکە بەرەو دەسەڵاتێکی تر ئەڕوا ینی سیاسەتی تورکیا گۆڕانکاری بەسەر هاتووە عێراق گۆڕانکاری بەسەر هاتووە پێش ئەوەی کە ئەم گۆڕانکاریانە ڕووبدا تەنها ڕێگەیەک تەنها تەنفیسێک هەبێت بۆ ئەوەی کە ئەمریکا و وڵاتە زلهێزەکان بەرژەوەندەکانی خۆیان بپارێزن لەم ناوچەیە وەکو مەعسکەرێکی خۆیان پارێزگاری لێ بکەن ئەوە بوو هەرێمی کوردستان بە بیانی ئەوەی کە پشتیوانی لە گەلی کوردەکانەوە گەلێکی ستەمدیدێ و گەلێکە کە لەم ناوچەیە بۆ مێژوویەکی دوور و درێژی هەیە و خاوەن ئەم ناوچەیە ئەگەر بێن وەکو مێژووی ڕەچەڵکی کورد سەیری بکەین خۆشببختانە بەرژەوەندەکانیان لەگەڵ بەرژەوەندی کوردایەکی گرتەوە بووە هۆی دروستبووی ئەم قەوارەیە نەبوو. زیاتر بەرژەوەندیەکان بوو بە تایبەت بەرژەوەندیە سیاسی و عسکەری و داراییەکان بوو بۆیە ئەبینین ئێستش ئەم گۆڕانکاریانی کە ڕوو ئەداوە ئەم سیاسەتی کە پێچەوانە بۆتەوە پشت لە گەلی کورد کراوەوە
ئەم جنگانی کە هەڵگیرساوە خەڵک وازە هەر تەنانەت خەڵک هەیە هەڵگیرسانی ئەم جەنگە لە بینی ئێران و ئیسرائیل ئەگەڕێتەوە بۆ هەندێک بابەتی میتافیزیقی و ئاینی و سەرهەڵدانی نازانم ئیبراهیمی و یاخود ئاخری زەمان و نازانم چی ئەمانە بابەتێکن بەس بۆ ئەوەیە کە خەڵکی پێ مەشغوڵکەن و لە پشتی ئەم بەرنمەیەوە بەرنمەیەکی ڕاستەقینە هەیە کە بریتە لە پاراستنی بەرژەوەندە مادی و سیاسی و ئەسکەریەکانی خۆیان لەم ناوچەیە بەرنمەیەکە بۆی چۆن ئەم ناوچەیە دابش بکرێ و چۆن پارێزگاری لە بەرژەوەندەکانی خۆیان بکرێت گرنگە چۆن ئەو کاتە تەسادفی کرد بەرژەوەندی کورد لەگەڵ بەرژەوەندی وڵاتە زلهێزەکان بە تایبەت ئەمریکا یەکی گرتەوە بووە هۆی لەدایکبوون یاخۆ دامەزرانی یاخۆ پێکێنانی ئەم قەواری هەرێمی کوردستانە ئێستەیش دۆخێک وا سیاست مەدارەکانی کورد بە تایبەت دوو حزبی دەسەڵاتی یەکێتی و پارتی بەش ئێوەیەک سیاست پراکتیزە بکەن و جێبەجێ بکەن و پلان و استراتیژدا بنێن کە وای لێ بکەن وەکو چۆن جاران بەرژەوەندی ئەو وڵاتە زلهێزانە یەکی ئەگرتەوە لەگەڵ نەتەوەی کووردا ئێستش بە هەمان شێوە بەسەر لە تێڕوانینی بەڕێستان چیە بەڕێز دکتۆرە؟ ئێمە لە کاتێکە کە پێویستە لە ئێستا لەم دۆخی ئێستاە کە لەسەر ئاسی نێودوڵەتی قەلەقێکی زۆر هەیە و شەڕ و جەنگ و نازانم کۆمەڵێ مەترسی ئەوانە هەیە لەسەر ئاسی ئیقلیمی ڕێککەوتنی ئێران و تورکیا ژێربەژێر عێراق عیلاقاتمان لەگەڵێ ئاهایە یعنی کۆمەڵێشت هەن لەم کاتەیە ئەگەر لە هیچ کاتێکە کورد پێویستی بە یەک ڕێزی نەبوو بێ لە ئێستاە پێویستی پێێتی کە لە ئێستاە ئەبینی بە پێچەوانەوە یەک ریزی شتێک ئێستا باز ئێستا تەنها هەوڵەکان بۆ ئەوەیە کە لە یەکتر نزیک بکرێنەوە نەک ڕێزی بپارێزن بۆ نزیکردنەوەیە ئەو هەوڵانش ئەگەر سەربگرێ خراپ نییە خۆ هەموو شتەکان قۆناغ بە قۆناغتی ئەپەڕێەوە ئەگا بە دەرەنجامێک پێم باشە لە ئێستای ئەم هەوڵانە هەبێ بۆ نزیک بوونەوەی ڕاوبۆچوونە جیاوازەکان و بۆ ئەو دووری کە لە نێوان حزبە سیاسیەکان دروست بووە و ئەو بۆ ئەو ئێمە بیرمان نەچێ ئەم سیاسەتە هەڵانەی کە حزبەکانی ئەم حکوومەتی هەرێم ینی بە دەسەڵات و بە معارەزەیشەوە وای کردووە خەڵک بەڕاستی بێزارە لەم دۆخە بێزارە لەوەی کە جارێکی تر پەرلەمان هەڵبژاردن بۆ پەرلەمانکە بێزارە لەوەی ئەسڵەن مختەم نیە حکوومەت تەشکیل لەبێت تەشکیل نابێت و یەکێتی و پارتی بنێوانیان چی لێ دێ چی لێ نایە بەڕاستی خەڵک بێزار بووە و ئەستا ئەگە بچێت ناو شەقام و ناو خەڵک ئەبینی خەڵک چەند بێزارە لەم دۆخە و بەڕاستی ئەمە بۆتە هۆکارێک بۆی کاریگەری لەسەر وەلای تاکی کورد دروستکە بۆ خاکەکەی بۆ نیشتیمانەکەی ئێمە بینیمان لە ئەزمموی کە ئەوەی کە ڕوویدا لە ڕۆژئاوا خەڵک چەند دڵسۆزە بۆ پرسیینەتەوەی خۆی هەر هەموو کوردیەکیان گرتەوە دوور لە بابەتی حزبایەتی و سیاسی هەمویان پشتیوانی کوردیان کرد بەڵام کە بابەتەکە سیاسی و حزبی بێ ئەبینی خەڵک زۆر بێزار ئەسڵا مختەم نیە بە بابەتەکە بەڵام ئێمە بمانێ و نەمانەوێ لە هەموو شوێنێک ئەسە لە ناو خێزانێکە پێویستی بە باوکێک هەیە کە سەرپەرشی خێزانەکە بکات لە ناو عشرەتێکە پێویستی بە سەرۆک عشرەتێک هەیە لە گوندێکە کوێخایەک نازام ئاغایەکە تا ئەگاتە ئەوەی محافزی پارێزگایەک سەرۆکی حکوومەتێک یعنی هەر گروپێک پێویستی بەوەیە کە کۆمەڵی خەڵک هەبن بەڕێوەی برن ئەم کۆمەڵ خەڵکە بریتە لەوەی کە ئەمە حکوومەتێکمان هەیە لەم هەرێمە و ئەم حکوومەتە ئەم خەڵکە بەڕێوە ئەبە ئەو سیستەمی سیاسی ئەم نیزامی سیاسی ئەم هەرێمە ڕێک ئەخا بەڵام بەداخەوە ئەبینین ئەوەنەی بیر لە بەرژەوەندیە بەرتەسکەکانی حزبی و تاکە کەسی و گروپەکان کراوەتەوە ئەو بیر لەوە نەکراوەتەوە چۆن من ناڵم هیچ نەکراوە هیچ شتێ نابێ بە مطلقی ئێمە ئەمڵێن هیچ نەکراوە بۆ کورد یاخود بۆ هاوڵاتیانی ئەم هەرێمە بەڵام ئەگەر لە بابەتە نەتەوەیەکان بین سەیری بکەین ئەبینین تەقسیدێکی زۆر هەیە بۆ هەموو حیزبەکان بەڵام بە شەیەکی ڕێژەی لەوەچێ هەندێکیان زیاتر بێ لەوەی تر زۆر باش کاک دەشتی لە ماوەی ڕابردوودا زۆر جار راپۆرتە هات لەسەر مەسلەی مافی ژنان لەسەر ئازادی ڕادەربوون خۆت باس کرد لەسەر مەسلەی مافی مرۆڤ لەسەر مەسلەی دموکراسی لەسەر کۆمەڵێک بابەت ئەیانوت ئاساییە نمونەشت بە بلاسقار تێنایەوە ئەیانوت ئەوش ئاسایە ئەوش قسەیەکە و تێپەڕی هەموو ئەوانە ئێستا ئەتوانی بڵێن لەناو نەتیجەکەیان لەناو ئەنجامەکەیان بڵێ دەرەنجامی گوێنەگرتنەوە حساب نەکردنە بۆ ئەو زەنگانی کە لە ڕابردووە لێدراوە باسیۆم کرد ئێمە ڕۆژێک بەرنامەیەکمان هەبوو لەسەر ئەو راپۆرتەی
وەزارەتی دەرەوەی ئەمریکا و کات دیار بوو بەڕێزتین دارزێباری وەڵام دەرەوەی بەڵێ جوابی دابوو بەڵە جوابێکی زۆر خراپن وەبێ جوابی دژمنێ بداتەوە وای. ئێمە کاتە قسەمان لە سەوتمانەوە زەنگەکە دەبێ واتە عملی لەگەڵدا بکەین کە دۆستێکی خۆمان لێمان نیگەرانە تووڕێ کردوین دەبێت بە هەندێک کار و کردەوەی تر هەوڵدەین و پشتیوانی بەدەستبێنینەوە و بیزات لەگەڵ ئەو راپۆرتەدا گۆڤاری فۆڕن پۆلەسی لە 2023 بە مانشێتێکی گەورە وتارێک دەنووسێ بە ناوی ماڵە کارتۆنیەکەی هەرێم لە بەردەم ڕوخاندایە و ئەم دۆخە جیالەوە دەرەنجامی چیە ینی ئێمە هەتا ئەم ساتە وەختەش کە باسی ئەم مەترسیانە دەکەین و من پێم وانە وە خۆم ینی کە ئێمە لە ناو قوڵایی دەسەڵات و ئەمە قوڵایی دیبلۆماسی ئەو نین کە درێک بەم مەترسیانە دەکەین ئەمان هەست بەو مەترسیانەکەن لە پێش ئێمەیە بەڵام بەداخەوە کللتوری زاڵکردنی بەرژەوەندی نیشتیمانی تا ئێستا بەسە بەرژەوەندی حزبی و شخصیات دروست نەبوو لە وڵاتی ئێمە لە هەرێمی کوردستانە ئێمە دوێنێ پێرە نمونەیەکمان لەبەر دەسە حکوومەتی عێراق ینی ئێمە کە قسەما هێزی دینین تۆتمان هێزی عشائرین هێزی میلیشیاین ئەمان هاتن حکوومەتیان بە شێوازێک تەشکیل کرد بۆ دروستکردنی پشتیوانی و ڕەزامەندی ئەمریکا و دەوڵەتان لەسەر عێراق سازشیان لە ئێستحقاق ئینتیخابیەکانی خۆیان کرد بەنمونە سوودانی بەس هاوپەیمانەتەکەی خۆی خاوەنی نزیکی 50 کورسی بوو و لە ناو چوارچێوەی هەماهەنگی 180 کورسی پشتیوانی لێ دەکرد و بەڕێز نووری مالەچیش وەک سیاسێکی بەهێز و لیستێکی گەوری هەبوو ژمارەیەکی باش کورسیە تەنەزول دەکەن گەنجێک دەرنە پێشەوە کە نە کورسی هەیە نە حیزبیشیە بۆ پاراستنی یەکڕیزی ناو ماڵی شیعە و دەوڵەت و مؤسساتی عێراق ئێمە لەم حاڵەتە نەئاسایی ئێستادەن ئەخەب ینی دۆخی عێراقیش کاتێک کە ئەمریکا نێردە یاخود حاکم دەنێرێتە وڵاتێک ئەمە دەلالەتی ئەوەیە کە وڵاتە لە دۆخی نەئاساییە ڕەنگە دیسان و دیزانی سیستەمی حکومڕانی بکرێتەوە لە عێراق و دوورمە بینە دەستور جارێکی تر ینی بنووسرێتەوە زۆر زاریانی لە ڕابردوو دەکاتێک کە پرسی خەتەریاتەکان لە سەقەواری هەرێم هێنراوەتە پێشەوە زۆر جا ینی مەسلەی تەسبیتبوونی فیدرالیەتی هەرێمی کوردستان لە دەستور کراوەتە وەڵامێک بۆ نەبوونی ئەم مەترسی بەڵام بۆ ئەم دۆخی ئێستا کە ناوچەکە لە بەردەم گۆڕانکاریە ڕەنگە نەخشەی منتیقەکە لە بەردەم گۆڕانکاری بێ ئەمە هیچ کە نابێتە وەڵامێکی بە پێز و قەناعەتکەر بۆ خەڵکێک کە بە ئاگابێت لە ڕووداوەکان و لە لایەکی تریشەوە ئەم کابینە تازای ئەمریکا کەمترین حساب بۆ یاسای گشتی نێودەوڵەتی و بۆ ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان و ئەمە دەکەن سزای حسابکردن و وەستاندنی بە دەستوری عێراقێکی ینی بێ پشت و پەنا و وێران لە چەندین لاوە ئەمانە بەڕاستی خەتەری زۆر گەورن ئەوەی هەیە ئەگە درەنگ نەبوو بێ بەڕاستی هەرچی زووە پێویستە لە مەرحەلەی یەکەم حیزب لایەنە سیاسیەکان و بە دەرەجەیەک هەرێمی کوردستان بەڕێز دکتۆرەش باسی کردوتی لە هەموو کاتێک زەڕورتر ئێستا ئەوەیە کە یەک ڕیز بن بۆ یەک ڕیز نابن پێت وایە زیاتر ئەوەی کە کەمتەرخەمە چێە بەداخەوە ئەم بەرژەوەندیە شخصی و حزبیەکان وا دەکەن بەڕاستی ئەمە ئەگەر هەوڵ دەین بێ لایەنانە قسە بکەین بەڕاستی لە هەڵسەنگاندنی ڕۆڵی لایەنەکان لە دروستبوونی ئەو دۆخە بە دەرەجەی یەک خەتاباری سەرەکی پارتی دموکراتی کوردستانە وەک هێزێکی گەورە لە کوردستاندا و لەگەڵەوەشدا من پێم وایە ئۆباڵی دروستبوونی ئەو دۆخە یان بەداخەوە ئەو شتە خراپانەی کە لە ئایندەی نزیکدا ڕوودەدەن من پێم وایە بە دەرەجەیەک لە ئەستۆی بەڕێز کاک مەسعود سەرۆکی پارتی دموکراتی کوردستانە چونکە بەتەمەنترین و بەدەسەڵاتترین سیاسی هەرێمی کوردستانە هاوتەمەن و هاوخەباتی بەڕێز مامزەلال بووە دەکرێت ینی لایەنی کە وەک تەعویزێک بۆ هەوڵ و ماندووبوون و تەسحیە لە ڕادە بەدەرەکانی مامزەلال بۆ دروستکردنی ئاشتی بۆ پێشخستنی پرسی قەومی کورد ئەم ئەرکە لەم قۆناغەدا ئەو بگرێتە ئەستۆی خۆی یعنی ئێمە بەرەی کوردستانی بەڕێز مامزەلال دەست پێشخەری کرد و دروستی کرد و ڕاپەڕینی لێ دروست بوو ڕێکەوتنامەی واشنتۆنی بین یەکێتی پارتی دیسان و هەر بەڕێز مامزەلال تێکەڵکردنەوەی ئیدارە بە کۆمەڵێک تەنەزولی حزبی ینی حکومەتی هەرێمی کوردستانی لێ هاتە ئاراوە بۆ لەبەرەوەی کاتەکە یەکگرتوونە بواتی نەمانتوانین فیدرالی کە ئێستا هەمانە قسەی لەسەر دەکەین لە دەستوردا تەسبیت بێ و چەندین هەوڵی تری لەو بارەیەوە ئەم ئەرکە مێژوویە لەم قۆناغانەی کۆتایی تەمەنی بەڕێز کاک مەسعود لە ئەستۆ ئێوەیە بەداخەوە تا ئێستا بەم ڕۆڵە نەکەرنەستاوە و ڕەنگە زۆرێک لە زۆرەکان ینی پێچەوانەکەشی ڕوویدا بێت ئێمە ماوەکانی ڕابردوومان لەبیرە ینی
چەندین سەردانی سەرۆکی یەکێتی هەبوو بۆ باش کاک دەشتی کێشەکە لەوەیە کە تۆ دەست پێشقەری بکە کۆبوونەوە بکەیان دەبێت تێگەیشتن بگۆڕێت لەسەر کۆی بابەتەکان یعنی بەو تێگەیشتنە لە حکومڕانی بەڕێوەبردن دەتوانرێت هەرێمی کوردستان بگاتە کەنارێکی ئارام ئەو قوارەیە نەخێر يعني هەر کۆبوونەوەیەک بەسە مەسەلە تەشکیلی حکوومەت بەسە یان تێگەیشتن بگۆڕێت خێر ئەمە کلیلی دروستکردنی ئەو وەحدەیە کە ببێتە پارێزگارێک بۆ بەهێزکردنی پێگەی هەرێمی کوردستان لە دەرەوە ئەگەر ناکۆمەڵک کێشە و قەیرانی جۆرا زۆری ترمان هەیەمە لە کوردستانە وە نەبێ ینی لە پێش شووتردا ئەگەر ئەم خەتەرەش نەبوو بێ ینی شتەکان لە سەسکەی خۆی ڕۆی بن هەموو ئیش و کارەکانی حکوومەت یاخود سیستەمی حکومڕانی لە کوردستاندا سیستەمێکی تەندروست بوو بێت بەڵام ئەوەی هەیە ئێستا لە خەتەرێکای ئەم خەتەرە ئەمەندە گەورەیە پێویستە بەرژەوەندی حزبی بەرژەوەندی شخصی وەلا بندرێ و پەلە بکرێ زۆر لە دروستکردنی ئەم وحدەیە لەوەی کە هەموو حزبولانە سیاسیەکان لە چوارچێوەی سیاست و استراتیژێکی نەتەوەیی بۆ پارێزگاریکردن لە قوارەکە بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی لە دەرەوە و لە ناوچەکە ئەمە جێبەجێ بکرێت بەڵام بەداخەوە تا ئێستا ئەمە نەکراوە و ئاسۆکانی بەردەم چارە سەریشی ڕاستی دکتۆرە دریڤان بۆ برەکان دەشتی بەڕێز باسی بێئومێدی خەڵکت کرد مثلەن ئەگەر تەنانەت کادری حزبیش بێت نیگەرانە حەزی لێ بەڵام پێتوانێت ئێستا قۆناغەکە پێویستی بە لەدایکبوونی حکوومەتێکی بە تێگەیشتنی جیاوازیشەوە نەک هەر ئەوەی کە یەکێتی مەسەلەن سە پارتی داواکە یەکێتی بە بەشداریکردن وەکو شتێگەڵە گرنگی بەشداریکردنە لە لای پارتیەوەی گرنگێکێتی بەشداری بکە مشکلی نیەکێتی چی جۆرە بەشداریەک چ زۆرە بەشداریەک حتى أنا تقريبا شيء رازيش ببوزورة بجدارية هريمي كردستان لو قناغا برنتوا وميدا داتوا بخلق كاك زانا من اللي راح زكم أماجة بيكشتي بكم وكاك دشتيش أماجة بيكر تقريبا دريجاي بيجوي حكومتي هريم و لدواي رابرينوا كأم حكومتها بيك هنراوا لسر بابلين ئەوەی کە تەنازولی کردەوە نەک تەنازل ئەوەی کە خۆی گونجاندووە ئەوەی کۆمەڵی قوربانی داوە بۆ ئەوەی کە ئەم قوارەیە بپارێزیە حکوومەتەکە بەردەوام بێ و پێک بهێنرەیەکێتی بووە بە دەلیلی ئەوەی کە من خۆم پێشتر وەکو کادریەکێتی دواترش وەکو سەرکرداتی ئەو حزبە دائیمەن ڕەخنەم لە یەکێتی ئەوە بووە کە بۆچی ئەم هەموو قبولکردنە بۆچی ئەم هەموو ناتەوازنە و ناتەباییە لە بۆ دەرەکەوێ بۆ مەسەلەن بڵێ نەگەر با یارمەتی بدەین ئەوەی کە یەکێتی بە درێژایی مێژوو کردوێتی بۆ پاراستنی قوارەکە بووە و بەردەوامی حکومڕانیەکە بووە بەڵام تاکەی ئەبێت ینی ئەگە بەردەوام بوون لەو سیاسەتە بە معنای زۆعف دێ نابێت ئێستا کاتی ئەوە هاتووە کە پارتیش ڕۆڵی خۆی ببینێ لە نەرمینواندن ناڵێن تەنازول لە نەرمینواندن و ئەو نەرمینواندنە چۆن ئێمە نەک وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد حکوومەتێک تەشکیل بێت چەند وەزارەتێک ئەدەن بە یەکێتی تەنها وەزیرەکە ئێمە پێویستمان بە وەزیرێک نییە بچێت لە موچەیەکی هەبێ و کۆمەڵێ پاسەوانی هەبێ و هیچ دەسەڵاتێکی نەبێ تەنانەت لە ئۆفیسەکەی خۆیشیە کۆمەڵی خەڵکی حزبی تریان پارتی ئیداری ئۆفیسەکە بدەن نەخێر بەشداری فعلی ئەوەیە کە تۆ وەزارەتێک ئەگریتە دەست یاخود بەشێکی حکوومەتاکە ئەگریتە دەست سەلاحەتی تەواوت هەبێ ئێستا ئێمە لە زانکۆکە من خۆم مامۆسای زانکۆم لە زانکۆکانە یەک دنیا داهات هەیە ئەگەڕێتەوە بۆ حکوومەت داهاتەکان بریتین لەوانی کە ئەم زانکۆیانە خوێندنی ئەهلیان خوێندنی ئێوارانیان هەیە پاراڵێلیان هەیە کۆمەڵێ داهاتی تر هەیە کە هیچ سەلاحەتێک نییە لەلایەن سەرۆکی زانکۆ بۆ سەرکردنی ئەم داهاتانە باشە بۆ ڕازین ئەیدەینە سەری خۆمانەوە لە وەزارەتە یعنی سەلاحەتەکان هەمووی گەڕاوەتەوە بۆ هەولێر ئەو داهاتانی کە ئەڕوا بۆ ئەوێ ئێمە لە زانکۆکانە بۆ نمونە پێویستمان بە لابی تازەیە بە کۆمپیوتەری تازەیە بە ستۆدیۆی تازەیە بە ئەنواعی خزمەتگوزاری هەیە کە لە پێناوی بەردەوامبوونی پرۆسەی خوێندن ئەم بەر ژینگەکەی خۆم باسەکەی دامەزراوێکە کە چی هیچ سەلاحەتێک نییە بۆ سەرکردنی ئەو داهاتی کە خۆت پەیەکەی ئەبێ بڕاتەوە بۆ هەولێر لە هەولێر مامۆستایەکی زانکۆ ئوجوری ئیزافی هەبێت کە سەرپەرشتی ماستەرێک و دکتۆرایە بکە
تا ئێستا بۆی سرف نەکراوە لە زانکۆکانە. یعنی ئەمە چی حکومڕانیەکە کە تۆ بەداهاتی سەررجەم ناوچەکانی ئەم هەرێمە بچی دوو پارێزگای خۆت دوو ناوچەی خۆت ئاوەدان کەیتەوە بیگەێنی بە ئاستی دووبەی بەڵام گەماڕوویەک بخەیتە سەر سلێمانی و ئیدارە سربەخۆکانی دەوروبەری سلێمانی نەیڵی هیچ پێشکەوتنێک بەخۆی ببینی بۆ ئەوی بڵێ وڵا حیزبەکەی بەرامبەرم یاخود حیزبە کابرەکەم کەیکێتیە خزمەتی خەڵک ناکە باس لەوە ناکە کە تۆ ڕاستە ئێمە بەشدار بووین لە حکومڕانیە بەڵام دەسەڵات نەبووە لەو کاتەیە ئەوەیشی کە وای لە یەکێتی کردو قوبوڵی کە بە درێژایی ئەو ماوەی ڕابردوو پاراستنی قوارەکەەوە بۆ پاراستنی بەرژۆندی نەتەوەی کورد بووە بەڵام ئێستا ئیتر بەسەر کورد یەکێتی بەشی خۆی تەسحیداوە سەری پارتی هاتووە ئەبێ ئەوش نەرمی بنوێنێ ئەبێ بەشدارێکە بەشدارێکی فعلی بێ بنوێنیان تێگەشتێکی تازە دروست بێ بە طبعا تێگەشتنە تازەکە چییە کە ئەوەیە کە بەو فکری چەق بەسوی جاران بەو تاکڕەویە بەو پاوانخوازی کە جاران هەیبوو هەموو وەزارەتەکان هەموو جونگەکانی حکوومەت لە دەسەڵاتی خۆیان بوو مرکزیەکی ئیداری صرف مرکزی مالی صرف ئەبێ ئەمانە پێداچنوی پێ بکرێ و ئەمە گۆڕانکاری و بەرنامەی تازی بۆ دابدرێت ئەو کات ئەتوانن حکوومەتێک پێک بهێنن کە بتوانێ سەرجەم لایەنەکان کۆکاتەوە و بەرژەوەندی خەڵکش یعنی ئەوەی کە یەکێتی شەڕی لەسەرەتی شەڕی بەرژەوەندی خۆی نیە شەڕی خەڵکی ئەم ناوچەیە تێگەیشتۆنەوەی کە خەڵک ناڕازیە لێ نیگەرانە بۆی ئەوێ شەڕەکە بەڵێ و زۆر ئیتیهام کرا بەهۆی ئەو سیاسەتە نەرمەی کە یەکێتی هەیبوو پێشتر کە خۆی کرد بە قوربانی قەوارەکە و نەتەوەکەی بەڵام زۆر ئیتیهامەکرا کە پاشکۆی پارتیە و هاوبەشن لەگەڵێکا لە گەندەڵێکان و نازام ئەنواعی ئیتیهامات بۆ یەکێتیەکرا بەڵام ئێستا کاتی ئەوە هاتووە حقیقەتەکە خەڵک وەکو خۆی بیبینێ بزانین چێ هۆکارە لەوەی کە حکوومەت تەشکیل نابێ چێ هۆکارە لەوەی کە خزمەت گوزاریەکان وەکو یەک هەموو ناوچەکان ناگرێتەوە و چێ هۆکارە بۆەوەی پرۆسی سیاسی بەگشتی لە هەرێم بەرەو ئەم ئاراستەیە بڕوە و چێ هۆکارە لەوەی وەلائی لە بری ئەوەی بۆ نەتەوەکەی خۆی هەبێ بە وڵاتی ئیقلیمی هەبێ دکتۆرە تۆمەتبارکردن و تەخوینێکی زۆر هەیە بەتابەت لە سۆشیال میدیا مەسەڵەن ماڵوێران کەرە ئینسان دەبێت دەست بە چاویەوە بگرێ کە هەندێک جار ئەو شتانە ئەبین سوشیال میدیا یان میدیا بەعام میدیا بەعام مەسەل بە هەندێکی لێ دەبێن هەندێکێ تۆزێ احترامی خۆی گرێوە بەڵام مەسەلەن ڕۆژانە ئەمە پارەی تیا سەرفەکرێ و ئەوانە ئەمە ئەدگێنێ بە چه حزبێک کارزانە سۆش من کە ئەڵێ میدیا بەعامە بەس مۆ نیە هەموو میدیاکان یعنی هەموو بوارەکان مەسەڵەن تەلەڤیزیۆنە ڕادیۆ سوشیال میدیایە ڕۆژنامەکانە تۆ یەک کە سیاسەتەکەی کۆمەڵێ نەرمیت نواندووە کۆمەڵی پارێزگاریت کردووە و هەوڵت داوە یاسا سەروەر بێ و ئیتیکی ئەخلاقی سیاسی خۆت و پیشەی خۆتت پاراستووە بەڵام ئەبینی لەو لاوە ڕاگەیانکارێک یاخود دامەزراوەیەکی میدیایی لە ناکاوە دوو قسەی بەرز و نزمەکات ئەی لێرەیە خۆ شتێک هەیە پێوتری سەروەر ئەگە یاسا سەروەر بێت ئەبێت ئەو هەنگاوانی کە ئەنرێن بۆ تەشیرکردن و جنێودان و قسە هەڵبەستن یاخۆ تۆمەت هەڵبەستن بۆ یەکێتی ئەگە یاسا سەروەر بێ ئەبێت ئەو کەسانی ئەو قسانە ئەکەن ئەو تۆمەتانە بۆ یەکێتی هەڵەبەستن سزا بدرێن لە ڕێگەی دادگاوە بەڵام لەبەرەوەی پشتیان هەیە پشتیوانی ئەکرێن لەلایەن دەسەڵاتێکەوە تا ئێستا کەس سزا نەدراوە لەسەر ئەوباتە باشە کە سزا نادرێ و یاسا سەروەر نییە بەڵام شتێکی تر هەیە لە یاسا پێوتری حەقی دیفاعی شەرعی حەقی دیفاعی شەرعی ئەوەیە من ئەگە بە قەڵەمێک شەڕێکم لەگەڵ تۆ بوو تۆش ئەتوانی بە قەڵەمەکە جواب بێتەوە ئەگە چەقۆیەکم پێ بوو تو ئەبێ بە چەقۆیەک جواب بێتەوە ئەگەر چەکێکم پێ بووە بە هەر شتێکێ بێت و بە هەمان شێوە بە هەمان قەباری مەترسیەکە و هەمان ئەو چەکەی کە بەدەستمەوەی ئەبێ وەڵام بدەیتەوە کە تۆ میدیاکارێکی بەرامبەرەکەت دێت کۆمەڵی قسەی بەرز و نزمەکە بەرامبەر بە حیزبەکەی تۆ میدیاکەی توش ناچارە وەڵام بداتەوە بە شەرعی ئیسلامیش و قورئانی پیرۆز ئەڵێ ولەکم في القصاص حياة يا أولي الألباب لعلكم تعقلون القصاص هو العين بالعين والسن بالسن يعني أجر يك دانك تيشكان برو بيشكنو يك تشاوتي در هنا برو تشاوي بينه يعني أما براسي إنها تشارة يعني كيتي هنقاو أنيت لمرحلة وكو رد فعل فيزياء الله همو فعلي رد فعلي هي كبرامبركي ميديا كاني برامبري شي سوشيال ميديا بيت شي تلفزيون كان بيت شي هر هينيكي تربير امرازي كي تري راگاندن بيت كشتيك كان ناچار ميديا كي حزبكي تويش
بە هەمان شێوە جواب باتەوە بەڵام ئەمە هیچی من بۆ خۆم وەکو مامۆستایەکی یاساکانی بواری ڕاگەیاندن لە تەئیدی هیچی ناکەم بە مطلقی هەموو ئەمانە تۆمەت هەڵبەستنە ناوزراندنە جنێودانە هیچی نەپەیوەندی بە ئەخلاقیەتی پیشەکانیانەوە هەیە دکتۆرە مەسەلەن بۆ نمونە ئێستا من بۆ لێرە ئەتوانم ئیجازە وەرگرم لە میوانەکانم لە بینەرەکانم بڵێم ئەم بۆ چوونە ئەڵێم وەکو ڕۆژنامەنووس بەڵام لە لە خۆتەکە ئەیخەمە ناو دووکەوانەوە دوو هینەوە بەڵام هەیە ئەڵێ هەر خەریکە جنێوەدا لە شاشەکە دێتە دەرەوە بۆ سەرڕاستی ئەوە وای کردووە تۆ ئەتوانی ئەمە بڵێ ئەگەر وڵاتەکەت زۆر پێویستی بوو تەڵەبەکان فێرکەی بڵێ ئەوە بکەن ناکرێت ئەسڵ بۆیە خەڵک بێزارە لەو واقعی ئێستا بۆچی خەڵک مهتەم نییە چی ڕوئەدا یعنی تیجاهێک دروست بووە بەڕاستی لەناو خەڵکە گرنگ نییە بەلای قوارەکەش هەڵوەشێتەوە بەڕاستی ئەمە چی دروستی کردووە ئەو شەرع ئەعلامیە خۆ لەوا چیە کۆبنەوەکان ئەو لیژنەکانی هاوبەشەکان بابەتەکان بزانن نەختی شۆڕبێتەوە سەرکردایەتی حیزبەکان و هەندێک کادری پێشکەوتو بیزانێ بەڵام ئەوەی کە ئەچێتە ناو ماڵەکانەوە تاک بە تاک بەرکەوتنی هەیە لەگەڵ تاک بە تاکی ئەم کۆڵگای میدیاکانە بەڕاستی میدیاکان ڕۆڵێکی زۆر خراپیان بینیوە و وایان کردو خەڵک هەست بە بێزاریی زۆر بکە و هەستی ئینتیمابوونیان بەڕاستی کاڵبووەتەوە. کاک دەستخۆش بە دکتۆرە کاک دەشتی ینی سەرەتا پارتی دموکراتی کوردستان گوتی بۆ پێکەنانی حکوومەت ئێمە واقعیش تازاتۆتە پێشەوە کورسی مامەڵاکەن یەکێتی وتی زۆر باش ئێستا تو هاوپەیمانەتیی کردووە لەگەڵنەوەی نوێ 39 بە 39 لەگەڵ ئەوەشا پارتیە لە وەڵام قبوڵن تۆ بە 39 کورسی بێ ئەمە لەکوێ لە عورفی سیاسیە جێگەی بێت دەست خۆش وڵا بەر لەوە شتێکی کەشە بوو لیژنە هاوبەشەکان یعنی زۆرێک لە تێگەیشتن و ئەو بەرنامەکە ڕێککەوتن بەڵێ تا ڕادێک ڕێککەوتن هەبوو بەڕاستی کە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقات پارتی گوایە ینی ملوێنێک دەنجی تێپەڕاندووەوان یەکسە وڵامی بۆ لیژنەکەوەی دەرێ دانوستانەکانی پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق جیاواز دەبێت لە دوای ئەمە ئەو پەڕی هەز نەکردنە بە بەرپرسیارەتی ناسچی قۆناغەوە کەسێکی گەورە و کە زۆرترین کورسیشیە پاش ئەمە هاوپەیمانەتێک دروست بوو لە بینی نەوەی نوێ کە هێزێکی ئۆپۆزیسیۆن بووە لە ساحی سیاسی هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆنێکی کاریگەریش بۆ بەڕاستی لە دوای لاوازبوونی گۆڕانی یاخود مردنی بەڕێز کاک نەوشیروانەوە هاوپەیمانەتێک دروست بووە خاوەنی 15 کورسیە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان هاوپەیمانەتێکی تەواو یاسایی سیاسی دیموکراسیە جگە لە خۆیان هیچ هێز و لایەنە سیاسیەکی دەرەوەی خۆیان ناتوانێت قسە لەسەر ینی بەستنیان نەبەستنی و هاوپەیمانەتیە بکە پارتی دیموکراتی کوردستان ڕەت ئەو هاوپەیمانێتە ڕەتەکاتەوە ڕەتی ئەوە دەکاتەوە دانوستان لەگەڵ هەردووچیان بکە لەگە هاوپەیمانەتێکە بکە دەڵێ هەر یەکە و باهینی خۆی تەبان ئەمە زۆرێکە لە وەڕگرتنی سیاسی ئەجینە ئەمە شتێکە من بە قەناعەتی خۆم پێم وایە ئەوەندەی لە قازانجی پارتیە ئەوەندە لە قازانجی یەکێتی نییە بۆ لەبەرەوەی ئەم حکوومەتە سەرۆکایەتیەکەی بەشی زۆری جمهوری ئەساسیەکان لای پارتی بووە و دڵنیاشم ئەگە تەشکیلیش بکرێ زۆرینەکە هەروان دەیبن هێزێکی گەورەی ئۆپۆزیسیۆن کە ئیش و کاری ڕەخنەگرتن بوو کەمکردنەوەی ڕۆڵی حکوومەت بووە لە کۆڵ ئەوە دەکەیەوە کە بێڕەخنە لە حکوومەت بگرێت یەکێتی نیشتمانی کوردستان کە دەڵێ 39 کورسیمان هەیە و داوای نیوەی وەزارەتەکان دەکەین خۆ دەبێت بای 15 کورسی بداتەنەوەی نوێ چونکە ئەم ڕێککەوتنە لە پێکەنانی حکوومەتی عێراق ڕەنجی دایەوە دوو کورسیە بوو کورسێکی داوەتەنەوە نوێ با لەم قۆناغا پارتیش هەستێ حزبەکانی تر ئەوەی کە ئۆپۆزیسیۆنن هاوپەیمانەتیان لەگەڵ دروستکە بەڵام ئەو هاوپەیمانەتی نەیەکێتی و نە ئەوەی پارتیش لەسەر ئەساسی لاوازکردن و کەمکردنەوەی ڕۆڵی ئەوەی تر نەبێت با لە پێناوی ئەوە بێ کە لەم قۆناغەدا پێویستە زۆرترین پشتیوانی بۆ حکوومەتی هەرێم و دام و دەستگا ڕسمیەکانی کۆ بکەینەوە ئەمە بە قەناعەتی من ینی جگە لە وەڕکگرتن جگە لە هەوڵدان بۆ پەکخستنی دانوستانەکان و بۆ تاخیرکردنی تەشکیلی حکوومەت بە قەناعەتی من هیچی تر نییە یان زۆر جار دەدیرین کارتی دووبارەکردنەوەی هەڵبژاردن دەخرێتە بەرباسەوە باش پرسیارێک یەکێتی هەر یەکێتی و پارتی هەر پارتی ئەل گۆڕانکاری لە تێڕوانینیان لە هەستکردن بە مەسئولیەتیان بۆ ناسچی قۆناغەکە دروست نەبێ چۆن حکوومەت دروست دەکەیت یان ئێستا با پارتی دیموکراتی کوردستان قسەکەی پەنجا کۆیەک کۆ بکاتەوە حکوومەتیش پێک بێنێ
ئەم حکوومەتە تا شوێ ینی دەتوانێت سنووری دەسەڵاتەکەی تا شوێ دەبێت یان یەکێتی لەگەڵ حزبەکانی کە و بێتە 51 کورسیش چۆن حکوومەت پێک دێنەوە بێ پارتی لە کاتێک ئەمە ڕوون بۆتەوە بۆ هەردوو شان و ناش شارنەوەکە بێکتری ناتوان حکوومەت بەڕێوەبەرن وەک گوتمان دۆخەکە لە وەزارەتێک و دوو وەزارەت و نازانم چی گەورەترە عێراق لە دۆخێکی نائاساییە کوردستان بە هەمان شێوە یەکەم هەنگاوی نێردەکەی ئەمریکا تەوجی هەبوو وەرگرتنەوەی چەک لە دەستی گروپە چەکدارەکان و قسە لە سایکراوە قۆناغی دووەم دێتە هەرێمی کوردستان ئەمانە هەمی بە قۆناغ دەکرێت ئێتۆ بێ یعنی لە باتیەوەی پێت خۆش بێ کە هێزێکی ناڕازی لە حکوومەت هەرێمی کوردستان کە لە بەغداش ینی بەردەوام لەسەر پارتیەکەیانە بۆ هاوپەیمانەتیشی لەگەڵا دروست کردو ئەمە بکەیە لامپەر لە بەردەمی دانیشتن و کۆبوونەوە بەڕاستی جگە لە نەبوونی نیەتێکی نیشتیمانیانە لە هیچ عرفەکەی تۆ بڵێن ڕێگە نادا هاوپەیمانی بکەیت لە هیچ دنیایەکدا تۆ بەرامبەرەکەت لە هیچ سیستەمێکی سیاسی و هیچ بەندێکی یاسایی ئەنی جۆر لەوە نەبوو ینی تۆ بەڵا نابێت بۆ تو ستا مەسەلەن بڵێم ئیلا کاکە تۆم ئیلا بە زەعیفی وەک ئەوە یازانی وەک چییە وەگوۆی دوای ئەم بەرنامێ بڵێ من بە هیچ زۆرێ قبوڵم نییە خۆت و دکتۆرە بچن لە کافتریا قاوە بخۆنەوە ئەمەکەی ئیشی شتێکە پەیوەندی بەوە نییە و لە ڕابردوو ئەمەش ڕووی داوانی لە 2014 هەمان شتی کردەوە پارتی بەڵام ئەو بەنیەتێکی خراپتر کردیەوە لەگەڵ بستنەوەی گۆڕانە هاوپەیمانێکی بۆ پێکەنانی حکوومەت پێکەناوە حکوومەتیان تەشکیل کرد بەبێ پرسبەیەکێتی و چەند کورسیەکیان بۆ بەجێهێشت و ئەو یەکێتی ئەو کاتە بایکۆتی دانیشتنی پەرلەمانیشی کردو بەڵام دووبارە وەکۆی دکتۆر وگوتی لە پێناو دۆخەکە و لە پێناو قارەرێمی کوردستان چۆن بۆ لە بەرەوەی یەکێتی هێزێکی کاریگەرە لە کوردستاندا یعنی بچێتە حاڵەتی ناکۆچی قوڵ و ئەمانە ینی وڵاتەکە تێک دەچێت فعلا ینی لە ڕابردووە بۆ خۆمانێکێک بۆتی لەو کادرانەی زۆر ڕەخنەمان لە هەوڵانە گرتووە پێمان وا بووە تەنەزول بە حزبەکە دەکرێت پێمان وا بووە دەبێت شێوازێکیکەی تەعاملکردن لەگەڵ پارتیە بژیرێتە بەر لە پێناوی ئەوەی ئەویش بە ئەندازەی کاریگەری خۆی لە کوردستان هەست بە مەسئولیەت و بە دڵسۆزی بۆ خاک و ئەم نیشتیمانە و خەڵکەکەی بکات بەڵێ دکتۆرە دوایین بۆ چوونی جەنابە دوایین سەرنج و تێڕوانی جەنابەتە وڵی کاکزانە من ئەم دۆخی ئێستا بە شێوەیەکە بینم ئێستا لە بری ئەوەی ئێمە دانیشین سەبارەت بەوە قسە بکەین چۆن یەکێتی پارتی لە یەک نزیک بنەوە حکوومەتێک تەشکیل بکەن ئەبوو ئێستا پارتی و یەکێتی و حزبەکانی تری کوردستان دابنیشتیان لەسەر مێزی گفتوگۆ پلان و استراتیژیان دابنایە بۆ چۆنێتی ڕوبەڕووبنەوەی ئەم گۆڕانکاریانە کە لەم ناوچەیە ڕوئەدا و لەم دۆخە تایبەتی کە ئێستا هاتوۆتە پێشەوە چۆن دەستکەوتێکی باشتر و گرنگتر بۆ کوردی بۆ ناوچەکەی خۆمان بۆ هەرێمی کوردستان بەدەست بێنین و چۆن عیلاقاتی خۆمان دابڕێژینەوە لەگەڵ حکوومەتی مرکز و وڵاتانی ئیقلیم و چۆن بتوانین پشتیوانی پارچەکانی تری هەرێمی کورد ینی پارچەکانی تری کوردستان بکەین چۆن بتوانین پشتیوانیان بکەین بۆ ئەوەی ئەوانش بتوان بگەن بەوەی کە مافی چارەنووسی خۆیان بەرقەرار بکەن و یاخود بەدەست بێنن ئێمە لە بری ئەوە دانیشتوین باسی ئەوە بکەین کە چۆن نزیک بن و چۆن ڕێک بنەوە من لە کۆتاییە یەک پارچەیەک شاعری گەوری کورد فایق عەبدوڵڵا بێکەس ئەڵێم کە بە کورد ئەڵێ چی تۆی لە ناو برد دوو دڵی و نیفاق چۆن ڕزگارەبی هەر بە ئەتیفاق یعنی هیچ ڕێگەیەکی ترمان نییە یەکێتیش و پارتیش دوو حزبن ناتوانن کەسیان ئەوی تر بسڕێتەوە و ناتوانن کەسیان بە هیچ هەنگاوێک بنێن لە پرۆسەی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەبێ یەکتری بۆیە باشترین شت ئەوەیە ڕێک بکەون زووترین کات دوای ڕێککەوتنەکە دانیشن بەرنامە ستراتیژ دانێن بۆ ئەم دۆخەی کە ئێستا ڕوبەڕووی ناوچەکە بۆتەوە ڕوبەڕووی جیهانیش بۆتەوە زۆر زۆر سپاس کاک دەشتی دوای سەرنجی بەرستان بڵێ وڵام من دوایین سەرنج بە قسەیەکی کاک نوشیروان کۆتایی پێدێنم لەسەر قوارەی هەرێمی کوردستان دەڵێم پارچەی باشوور کە پارچەیەکی ئازادەوە لە دەستوردا فیدرالیەتی وەرگرتووە دەبوو بە شێوازێک ئیدارە بدرێ کە بواتە قیبلەی نەتەوەی بۆ هەر سێ پارچە ئازاد نەبووەکەیتر بەو معنایی کە نمونەیەکی هێندە جوانی حکومڕانی کوردیمان پێشکەش بە دنیای دەرەوە و دەوڵەتانی داگیرکەری دەوروبەرمان بکردە ئەمەوە قیبلە سیر بکرای بۆ پارچەکانی تر بەداخەوە
نەکراوە تەقیب لە خەریکە ئەم پارچە ئازاد بۆش لە ئەنجامی سراعاتی حزبی و شخصی بەڕاستی دەبێتە قوربانی ومێت دەکەین کە هەرچی زووە حزبە سیاسیەکان و بە تایبەت باسمان کردەوانەی کە خەتاباری سەرچین تێڕوانینیان بگۆڕێ بەرامبەر ئەو مەسەلەیە چونکە لە ڕاستیە چێ لە هەمووی گەورەترە بەرژەوەندی زیاترە سەرمەندی یەکەم ئەوە دەبێت. سپاس بۆ بەڕێز دەشتی عەبدوڕەحمان چاودێری سیاسی سپاس بۆ بەڕێز دکتۆر دریڤان عەبدولقادر مامۆستای زانکۆ زۆر سپاس. خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان.